لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێی بەرنامەی پێشەنگ بوون کە ئەم بەرنامەیە تایبەتە بە چۆنیەتی دروستکردنی پێشەنگێکی چاک کە پێشەنگێک ببتە هۆی مایە خێر بۆ مرۆڤایەتی، ببتە مایە خێر بۆ هەموو کەسێکدا، هەموو ئەم کەونە. وەکو دیارە کە ئیسلام زۆر گرنگی مەسەلەی پێشەنگ بووندایە کە کاتێک خوای پەروەردگار باسی پێغەمبەران دەکات دەڵێ فەبیهودا مقتەدی، هەروەها بەڕێنموویەکانی و بەڕێنیشاندەرەکانی پێغەمبەران عەلەیهیمو السەلام ئیقتیدا بکات، شوێنکەوتویان بە. هەروە کاتێک باسی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکات لقد كان لكم في رسول الله أسوة حسنة کە ئوسوەیەکی حەسەن بووە، قادەیەک بووە. بۆیە مەسەلەی قیادە و مەسەلەی پێشەنگبوون پێشەوایەتی کە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر خەڵکدا، خاصە خەڵکی گشتی کە پێویستە خەڵک پێشەنگیان هەبی. ئینجا ئەگەر بێت و پێشەنگی چاک نەبوو، پێشەنگی باش نەبوو، پێشەنگی باش نەبوو، ڕاستەوە خەڵک شوێنکەوتی پێشەنگی خراپ و پڕوپوچەکان دەکەوێت. وەکو ئێستاکە کە لە واقعی ئەم سەردەمە دەبینین کە کۆمەڵە کەسێک کرایتە پێشەنگ کە هیچیان لە هەمبانەدانە، بەڵکو تەنها پوچگەریە. ئەو پوچگەریە بوویتە هۆی ئەوەی ئەو کەسانە کە بەناوبانگ بوون ئەستێرە و خەڵک باسییان بکە، خەڵک باسییان بکە و خەڵک تەقلیدیان بکاتەوە شوێنکەوتیامی. چونکە کە تەقلیدکردنەوەی کەسێک، کۆمەڵە کەسێک ئەگەر بێت و جمهور و جەماعەت تەقلیدی کەسێکیان کردەوە کەواتە ئەم کەسە بوویتە قودوە. ئینجا قودوەیەکی چاکە خراپە ئەوە بابەتێکی ترە. بابەتیش ترە وەکو دەبینی ئێستاکە ئەو کەسانەی کە دەستێکی باڵیان هەیە لە ڕاگەیاندندا ئەگەر بێت و هیچیشیان لە هەمبانە نەبی، لەبەرەوەی کۆمەڵە قسەیەکی پرۆپوس ئەکەن، خەڵکیش بەو پرۆپوسیەیە بێ ئەوەی ئاگای لە خۆب کاریگەری لەسەر کردی لەسەر ژیانی، گۆڕانکاری لە هەڵسوکەوتی کردیە، گۆڕانکاری لە هەڵسوکەوتی کردیە. کە ئێمە باسمان کرد کە چەندە هەم بنچینەمان هەیە بۆ ئەوەی پێشەنگێکی چاک و دروست بکەین کە بنچینەیەکەمان باس کرێن کە گرنجدان بە پەهایەکان، لە پاش بنچینی دووەم کە پێویستە ئەم کەسەی پێشەنگە کە ئینجا لەسەر ئەساسی کەسیبی یان لەسەر ئەساسی ڕێکخراوەیی و دەوڵەت بی، پێویستە پلانی هەبی، پلانیش لە چەند بوارێک و لە چەند بابەتێکە. لە پاش ئەوەی هاتینە سەر بنچینی سێم کە پێویستە ئەم کەسەی کە دەیهەوێ بتە پێشەنگ، یان ڕێکخراوی دەیهەوێ بتە پێشەنگ، یان دەوڵەتی دەیهەوێ بتە پێشەنگ، پێویستە پەیوەندیەکان ڕێک بخە، پەیوەندیەکانی خودی خۆی لەناوە خۆ، پەیوەندیەکان لەگەڵ غێری خۆی لەگەڵ خەڵکدا. لە پاشەوەی هاتینە سەر دروستکردنی پەیوەندی لەگەر چێ؟ لەگەر خاوەندە سەڵاتەکان، لەگەر خاوەن ئەو کەسانەی کە هێز و توانایان هەیە. هێز و توانایی چیان هەیە؟ هێز و توانایەکی داراییان هەیە، هێز و توانایەکی ڕامیاریان هەیە، هێز و توانایەکی زانستیان هەیە، هێز و توانایەکی کۆمەڵایەتیان هەیە، هەر هێز و توانایەکی تربی کە دەبتە هۆی ئەوەی کە ئەم داوە و ئەو بانگەوازە و کە دەبتە یارمەتیدەرێکی گەورە بۆ ئەوەی پێشەنگ ئەو پەیامە هەیەی بە خێراتر بڵاوی بکاتەوە. وەکو دیارە لە بەرنامەی پێش ئەم بەرنامەی باسی یەکەم بنچینەی ئەم پەیوەندیەمان کرد لەگەر خاوەن هێزەکان کە ئەویش بریتی بوو لە فراوانکردنی پەیوەندیەکان لەگەڵیان کە پێی ئەو پەیوەندیە فراوان بکەین، حتا پێر دەکری پەیوەندەکەی خۆت فراوان بکە لەگەر ئەو کەسانێکی خاوەن هێز و خاوەندە سەڵاتە. بەڵام لە هەمان کاتیشدا گوتمان دەبێ ئینسان ئاگاداربی کە ئەم پەیوەندیە سنووری خۆی هەیە، سنووری خۆی هەیە، نابێت لە پەیوەندیەکان بترسێن لەگەر خاوەن هێزەکان، بەڵام لە هەمان کاتیشدا تۆ پلان تەوی بۆ ئەو پەیوەندیە دەکەین کە لەم بەرنامەیەدا باسی دووەم بنچینە دەکەین بۆ ئەوەی بتوانین پەیوەندی لەگەر خاوەن هێزەکان دروست بی لەسەر ئەساسی بنچینەی ڕێکوپێکبی قوڵکردنەوەی ئەو پەیوەندیە. کاتێک ئێمە باسی ئەوەمان کرد پێویستە پێشەنگ پەیوەندیەکان فراوان بکات، بەڵام پێویستە پەیوەندیەکان لەگەر هەندێک لەمانە قوڵ بکاتەوە. ئەم خەڵکە هەموو دەناسی، ئەم هەموو خاوەندە سەڵاتە دەناسی، بەڵام بێ پلەبەندیان بکە، تەصنیفیان بکە، بزانی کامیان دەتوانێ کە یارمەتیت بکامیان دەتوانێت کە هاوشێوەی تۆبی وەکو تۆ بیر بکاتەوە، کامیان دەتوانێت
کە لەگەڵت مامەڵە بکە با یارمەتی بدە کامیان دژایەتی ناکە کامیان دژت دەکە تۆ دەی لەسەر ئەو بنسینە دەی پەیوەندیەکان قوڵ دەکە ئۆکانی کە لەگەڵت دانا ئەوانە پێویستە پەیوەندیەکان زۆر زۆر لەگەڵیان تۆم بکەیت زۆر زۆر قوڵکەی ئەوە یارمەتی دەدا بە هەمان شێوە پەیوەندیەکانیان لەگەر قوڵکەی بەڵام وەکو یەکەم نا وەکو یەکەم نا بۆی پلەبەندیش لە پەیوەندیەکان هەیە لە پەیوەندیەکی قوڵ بە ئەویان لەبەر ئەوەی یارمەتی دەدا و دژت نییە و بە هەمانشی هەمان بیر و باوەڕی هەیە هەمان فکری هەیە هەمان دەوێت پەیام بگەینی کەواتە ئەم پەیوەندی دەبێت ئەم زۆرە کەسە تونند و تۆڵ بکەی ئەوە ئێستا بۆ دۆستی تو کە بۆت بۆ دۆستی تو کە لە بەرنامەکانی داهاتوو باز دەکەین چۆنیەتی مامەڵەکردن لەگەر کەسانێک دەکەی کە دۆستن ئەمە بابەتی یەکی ترە بەڵام ئەوەکەی تر کە تەنها یارمەتی دەدا کە لەگەڵ تیمی تو نییە فەریقی تو نییە بەڵام یارمەتی دەدا بڕوای بە پرۆژەکەی تو هەیە بڕوای بەو پەیامەی تو هەیە کە پێویستی یارمەتی بدە ئەم جۆرە پێویستە زۆر زۆر کە ئینسان گرنگی بەم جۆرە پەیوەندیانە بکە پەیوەندیەکان قوڵ بکە لەسەر ئەساسی کەسی لەسەر ئەساسی خێزانی لەسەر ئەساسی پسپۆری لە هەموو بوارێ بتوانانی پەیوەندی لەگەڵ ئەم کەسە ڕێک و پێ بکە و قوڵ بکاتەوە ئەگەر بێت و خاوەن هێز و یارمەتیشی نادا بەڵام دەیتوانی دژت بێ وای لێ بکەی دژت نەبێ ئەم زۆرەش پێویستە پەیوەندیسیان پەیوەندی لەگەڵ ڕێک بخی ئەوەکانی دژایەتی دەکەن کە دژن ئەم جۆرە دژەیە کە باز دەکەین کە ویش خاڵەیشتر لەو خاڵین کە چۆنیەتی ئێمە پەیوەندیەکان لەگەڵ کەسێک ڕێک دەخین کە دژە کەواتە ئێستا کە ئێمە چار زۆرە کەس کە ئەو چار زۆرە کەس یەکەمیان لەگەڵتدایە ئەوە دۆستە یەکەچیان دژدا ئەوە دوژمنتە ئەوانە لە دوای باز دەکەین چۆنیەتی پەیوەندیان لەگەڵ ڕێک دەخین ئەوەکەی دەبینێتەوەکە یارمەتی دەدا و دژایەتیت ناکە ئەوە پێویستە پەیوەندیەکانی لەگەڵ قوڵ بکەیت زۆر جاروێ ئێمە تێگەیشتنیەکی هەڵەمان هەیە کە ئێمە پێویستە ئەو خاڵە بەڕاستی خاڵێکی گرینگە کە تێگەیشتنیەکی هەڵەمان هەیە لە بۆ ئەو پەیوەندیە لەگەر خاوەن هێز و دەسەڵاتەکاندا دروستی دەکەین دەڵێن ئەویش دروستکردنی پەیوەندی لەگەڵ خاوەن هێزەکان شتێکی باش نییە کە زۆر کەس هەیە بیر و باوەڕی وایە دەڵێن تا لێیان نزیکی ببیەوە لە ڕەوایەتی و ڕاستی دوور دەکەویەوە ئەم قسەشەیە لە لایەخەن دەڵێن بەقەد ئەوەی سوودت پێدەگەینن بەقەد ئەوەی سوودت پێدەگەین دوور دەکەنەوە لە ئەڵڵا تەعالا ئەم قسەشەیە لە ناو خەڵق چەندەها قسەی تر ئەم قسانە بەڕاستی ئەم تێگەیشتنە تێگەیشتنێکی نەرەیە تێگەیشتنێکی سلبیە ئەگەر تۆ لە خاوەندە سەڵات و نفوزەکان بەو شێوەی خۆیان لێ دوورکەوە کەواتە یەکەم شت کەسە خراپەکان دەستنە لایەن ئەم کەسە خراپانە دەیان قۆزن و بۆ خۆیان بەکاردەهێنن زۆر جارێ دەبینی خاوەن نفوزەکان کە یارمەتی دەری کۆمەڵە کەسێک دەبێت ئەو کۆمەڵە کەسانە منحەتن لە هەموو شتێک چیە لە هەموو شتێک دوورن کۆمەڵە کەسێکی پوچن بەڵام لە هەمان کاتیش دەبێت ئەو خاوەن هێزە یارمەتیان دەدا بۆ خاوەن هێزەکە یارمەتی دەبەر ئەوەی ئەوان توانیتیان پەیوەندی لەگەر ئەو خاوەن هێزە دروست بکەن کاریگەری لەسەر هەبێت بەڵام لەبەرەوەی ئەو کەسەی خاوەن پێیامە ئەم ترسەیان بۆ دروست کردووە ئەم تێگەیشتنیە سلبیان بۆ دروست کرد دەرێ کاکە ئەمە لەگەرەوان ناکەم نابی وەکو باسمان کرد کە لە بەرنامەی پێش المؤمن الذي يخالط الناس ئەوە لە هەمووی گرنگترین يخالط الناس کە کاتێک تەماشا سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەین ئاترسە لە پەیوەندی بەستن لەگەر کۆمەڵە کەسێک کە خاوەن هێزمی نەخێر پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر حرص بووە لەسەر ئەوەی کە خاوەن هێزەکان بێنە ژێر ئاڵای پێغەمبەر صلی الله عليه وسلم بێن بە هەمان شێوە پەیامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگەن یارمەتی بدەن ئەو تێگەیشتنە بەڕاستی تێگەیشتنیەکیش زۆر هەڵەیە وامان لێ دەکە کە بە شێوەیەکی نەرەیی فکر بکەین و کە ئەنەما هەر کەسێک هێزیە بوو هەر کەسێک دەوڵەمەند بوو کە کەلکی یەک دیناری نییە مەفهومێکی غەڵەتە یا هەر کەسێک ئەگەر بێت دوو دەسەڵاتێکی ڕامیاری هەبوو یان پۆستێکی بوو کەسێکی خراپە ئەمەش فەهمەیەکی غەڵەتە یا هەر کەسێک لە ڕاگەیانەیەکی ئیشی کە ڕاگەیانەیەکی بەهێزی هەبوو کە بری وەڵای ئەو ئینسانە خراپە یا ئەم کارە خراپە چونکە ڕاستی ئەمە پێی دەرێن سلبیەت پێیبرین چونکە وا تێدەنگی کە هەموو خەڵک خراپە یا ئەو کەسانە هەموو هیچ خێریەکیان پێوە نیە بۆ ئێمە پێویستە لێرە ئەم پەیوەندیە دروست بکەین بەڵام چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو پەیوەندی ئەوە گرینگە نابی لە پەیوەندی دروستکردنەکە بترسین بەڵکو ئەوەکەی جێگای گومان دروست دەکە کە لەگەر خاوەن هێزەکان کە گەر بێت و پەیوەندی هەبوو هیچ کێشەی تێدا بەڵام تەماشا شێوازی ئەو پەیوەندیە دەکەین کە ئەم کەسە پێشەنگە هەیەی لەگەر خاوەندە سەڵاتێک لەسەر بنچینەی چییە چۆنێتی مامەڵەکردنە، ئایا بە تەواوی لیان دوور بکەوینەوە یان لێیان نزیک بین.
ئەم جۆرە پەیوەندیانە کە باسمان کرد لەسەر دەبی لەسەر بنچینەی بەسەر بنچینەی سوودگەیاندنی گشتی بێت چونکە گەر بێت و پەیوەندەکە هەرچەندە فراوە بووە عامیق بوو کە پەیوەندەکە گەر بێت و قۆڵ بوو کەواتە کاریگەری هۆندوک لەسەر یەکیان دەبی کاتێک تۆ پەیوەندەکە کە قوڵ دەکەیەوە لەگەر ئەو خاوەندە سەڵات و خاوەن هێزە مەبەستەکەت بەرژەوەندیەکی گشتی بی ئەویش بریتە گەیانی پێیان وەکو ژیان دیارە ژیانی ئینسان ژیانێکی تەواوکاریە کاتی خوای پەروەردگار دەفەرمێن وەڕەفەعنا بعضهم فوق بعض درجات ئێمە هەندێکتان لە هەندێکتان بەرزتر دەکەین لەبەر چی ليتخذ بعضهم بعضا سخرية بۆ ئەوەی هەندێکتان لە هەندێکتان سوودمەند وەربگرن هەندێکتان بە هەندێکتان کە ئیشیان بڕوە کەسی کە خاوەن پارێ و کەسێکی هەیە خاوەن عەزەڵات و خاوەن کارە ئەوکەی دێ خاوەن پارەکە هیچ دەسەڵاتێکی ناتوانێت بەردێک هەرگرێ بەڵام ئەوکەی کرێکارە توانی بەرد هەرگرێ هێزێکی هەیە ئەو دەوڵەمەندە دێ ئەم کرێکارە یان ئەم مهەندیسە بەکاردێنی بۆ خزمەتکردنی بۆ خزمەتکردنی شتێک بە هەمان شێوە ئەم کەسەی کە دێ لە لای دەوڵەمەندەکەیش دەکە ئەوی دەوڵەمەندەکە بەکاردەهێنێ لە پاشەوەی کە پارەی دەداتی بۆیە خوای پەروەردگار ليتخذ بعضهم بعضا سخرية بەوەی بەکاربێنی وەڕەحمەت ربك خيرا مما يجمعون بڕۆی خراپترین بیرکردنەوە ئەوەیە کە پێویستە پەیوەندی تەنها لەگەڵ باشەکان هەبێت واز لە خراپەکان بهێنین ئەمە پەیوەندیەکی زۆر خراپە کە زۆر جاروێ مرۆڤەکان وای لێ تەنها پەیوەندی لەگەر باشەکان دروست دەکەن ئیدی باشە خراپەکان چۆن باش بن خاص نەگەر بێت و نفوذیان هەبێ ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دیتیتی سەنادیدی قوڕەیش کە داوای لەگەر نەکردینە پەیوەندی لەگەر دروست نەکردین پەیوەندێکی لەسەر ئەساسی بنچینەی چ بووە بنچینەی بۆ کاریگەری لەسەر هەبن داوای لەگەر کردنی هەندێکیان هاتینە هەر ئەم کەسانەی کە خراپ بوون هاتینە ژێر پەیامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم جۆرە پەیوەندیە کە پەیوەندی عمیقی پێدەودێ بەردەوام لە گۆڕانکاریدایە ئەم جۆرە پەیوەندیە گۆڕانی بەسەردادێ جێگیر نییە لەبەر ئەوەی چی لەبەر ئەسڵەن ئینسان جێگیر نییە ئەسڵەن هەڵسوکەوتی ئینسان جێگیر نییە ئەسڵەن هزری ئینسان جێگیر نییە گۆڕانکاری بەسەردادێ سەرنجامی ئەو گۆڕانکاریە تۆش دەبی پەیوەندیەکان سێسەر لە نوێ کە چ پەیوەندی فراوان بی چ پەیوەندیەکی عمیق و قوڵ بێ پێویستە گۆڕانکاری بەسەدا بێ ئەم جۆرە پەیوەندیە لەسەر ئەساس و لەسەر بنچینی خزمەتکردنی پەیامەکە بێت بۆ پەیامەکە بێت بۆ تاکە کەسی نەبێت هەروەها دروستکردنی پلانت هەبێ لە فراوانکردن و قۆڵکردنی ئەم پەیوەندیەکە ئەمە زۆر تەرکیز دەبی لەسەر بکەین ئەم کەسەی پەیوەندی دروست دەکە لەگەر خاوەن هێز و خاوەندە سەڵاتەکان ئینجا هەر کەسێک زۆر دەسەڵاتێکی هەیە پێویستە پلانی هەبێ ئەگەر پلانی نەبوو کەواتە دەکەوێتە ناو پلانیوان ئەوان بەکاری دەینن بۆیە پێویستە پێشەنگ پلانی هەبێت چۆن دەتوانی ئەو خاوەن هێز و خاوەندە سەڵاتە بەکار بهێنێ بۆ خزمەتکردنی چی بۆ خزمەتکردنی پەیامەکە بۆیە پرسیارێک دەکرێت ئایا گۆشەگیری باشتریان پەیوەندیکردن یعنی گۆشەگیری بۆ خۆت واز لە هەموو خەڵک بینی خاستن واز لە هەموو خەڵکیش نا واز لە ئینسانە خراپەکان یان واز لە خاوەن دەسەڵاتەکان بینی یان پەیوەندی لەگەر خەڵک دروست بکەیت یەکەمیان هەموو پەیوەندیەک و هەموو گۆشەگیریەک لەسەر ئەساسی بنچینەی زیان و قازانجە ئەگەر بێت و زانیت ئەو پەیوەندیە زیانت پێدەگەینی پێویستە لێی دوور بکەیەوە پێویستە گۆشەگیری بی بە هەمان شێوە ئەگەر بێتەوە گۆشەگیریە زیانی پێگەیاندی پێویستە پسی پەیوەندی بکەیت حتمەن کە کاتێک باسی ئینسان دەکەی ئینسان لە ڕووی سروشیدا شارستانیە کە شارستانی حەزی لە مەسەلەی تەواصول و ئەو بابەتانێ کاتێک باسی پێشەنگ دەکەین بۆ پێشەنگ پێویستە پەیوەندی دروستکە بەڵام بۆ خەڵکی ئاسایی ئەگەر بێت و گۆشەگیریش بێ شتێکی ئاساییە بەڵام پێشەنگ نابی گۆشەگیری هەربژێری بەڵکو کەسێک بە کەسێک دەوتێ پێشەنگ کە لەگەڵ خەڵک تێکەڵ بێ هەروەها خاوەنی پەیامی دروست و پاک کەسێک ئەگەر بێت و خاوەن پەیامی دروست و پاکەوە پێویستە پەیوەندی دروست بکە بەڵام ئەگەر بێت و خاوەن پەیامێکی خراپە ئەوە پێویستە گۆشەگیر بێ باشتر کاریگەری پێشەنگ و خاوەن هێز تەمەشا دەکەی کامیان کاریگەری لەسەر کامیان ئەگەر بێت و پێشەنگەکە تەکید بوو لەوەی کاریگەری لەسەر خاوەن هێزەکەی هەیە یان ئۆتێ دەیگات وای لێ دەکە لەگەر خۆی یا یارمەتی دەدا یان دژی نابێ ئەوە پێویستە بچی سەردانی بکە لێ نزیک بتەوە پەیوەندەکەی تۆڵ بکە بەڵام ئەگەر بێت و زانی خاوەن هێزەکە بە هیچ شێوە گۆڕانکاری بەسە نایە هەروەکو خۆی دەبی هیچ یارمەتیشی نادە و ئەوە لەو کاتێک پێویستە گۆشەگیر بی چونکە خاوەن هێزەکە کاریگەری لەسەر دەبی گرنگترینیان کە ئەوێ پێشەنگ لە پەیامەکەی دانەبەزێ ئەو دابەزینە دەبتە هۆی ئەوەی کە ئەم کەسە گۆشەگیری بێ باشترە
بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکی هەیە ئەم فرمودەیە كان الناس يسألون كحذيفة بعد جرى كان الناس يسألون رسول الله صلى الله عليه وسلم عن الخير كهمو خلق دعات درباري خير لبيغمبر صلى الله عليه وسلم دكم وكنت أسأله عن الشر بلا من لبيغمبر صلى الله عليه وسلم عن الشر مخافة أن يدركني لو إذا تسام أو شر بيمقى فقلت يا رسول الله إنا كنا في جاهلية وشر إما براسكاتك جاهلية وشر دابون فجاءنا الله بهذا الخير خواي بردقاريش أو خيري لوينه فهل بعد هذا الخير من شر لباش أم شر لباش أم خير الشر هي قالت نعم قال نعم قلت وهل بعد ذلك الشر من خير لباش أو شر خير هي قال نعم وفيه دخن قلت وما دخنه قال قوم يهدون بغير هدي بلى خير هي بلام هندك كرتوكالي تدا أو كرتوكالي يشتيا قوم يهدون بغير هدي تعرف منهم وتنكروا هندشي كأتو دزاني أو حق هندشيان كنا حقا قلت فهل بعد ذلك الخير من شر لباش أو خير الشر هي قال نعم بلى لباش أو خير الشر هي دعاة على أبواب جهنم چەندەها کەس هەیە بانخوازن مەبەستی لێ دوعات لێرە مەبەستی بانخوازی ئاینی نییە زۆر زاروێن ئەو مەفهومە کۆمەڵە کەسێک دێ کۆمەڵە کەسێکی بانخواز دێ لەسەر کۆمەڵە کەسێکی بانخواز بۆ دینی ئیسلام بەکارهێن دەرێ دوعاتون على ئەبواب جهنم ئەوە دوعاتانە دوعاتی شەیطانینە دوعاتی شەهوانیە دوعاتی شوبهەنە قەت ناکرێ ئەم فەرمودەیە لەسەر کەسێکی موسڵمان جێبەجێ بکەی بری وەڵای کاکە ئەوانە دوعاتون على ئەبواب جهنم ئەوە باسی کەسێک دەکا کە ئەسڵ بڕوای بخوانیە بەڵکو خەڵک بان دەکە بۆ جەهەنەم بەڵام کەسێکی بانخوازی موسڵمان خەڵک بان دەکا بۆ بەهەشت من أجابهم إليها قذفوه فيها هر کەسێ جوابیان بدات فرێ دەدرناو ئەگرێ بۆیە حذەیفە قلت يا رسول الله صفهم لنا كباسيام فقال هم من جلدتنا ويتكلمون بألسنتنا أوان وكما كبني إنسان مروفن هروها قسج دكان وكما قصدكان قلت فما تأمرني إن أدركني ذلك سأمريكم بيدك أقربيت جيش موانا قال تلزم جماعة المسلمين وإمامهم أو بيميز دزب جماعات مسلمان بقري هروا أقربيت بشوان هي بدزب بيشوا بقري قلت فإن لم يكن لهم جماعة ولا إمام أقربيت لو كاتي نجماعات هبو نإمامش هبو كواتي من دوش ماني جماعة مان هي لواني جماعتك هبي هروها لواني إمامش هبي ولا إمام هيك نبو قال فاعتزل تلك الفرق كلها هەندێک کەسێ ئەم حەدیسە بکاردێنی بۆ گۆشەگیری عملەکاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم باز دەکا کە سەردەمی فیتنە و سەردەمی شەڕ و سەردەمی ئاشوب بوو پێویستە فاعتزل تلك الفرق كلها واز لە هەموو فیرەقەکان بینی گۆشەگیری باشتە بەڵام لەم سەردەمی ئێستاکە کە ئەتوبێی کەسێکی پێشەنجی ئەمە بکەیە بەڵگا بۆ ئەوەی داو بۆ ئەوەی ئەو پەیامی خۆت نەگەینی ئەم مەفهومە مەفهومێکی هەڵەیە بۆیە وتمان کە مەسەلەی گۆشەگیری و مەسەلەی پەیوەندیکردن لەگە خەڵدا لەسەر ئەساسی قازاند و زیانە بۆ پەیامەکەی ئەگەر بێت و زانیت وەکو ئێستا کە دەبینین فاعتزل تلك الفرق كلها پێویستە واز بینی گۆشەگیری هەڵبژێری بەڵام ئەگەر بێت و زانیت کە تۆ لەگەر خەڵک تێکەڵبی و خەڵک دەگەڕێنیەوە تۆ دەبێت جەماعەت تۆ دەبێت ئیمام و تۆ دەبێت پێشەوای خەڵکدا پێویستە لەگەر خەڵکدا تێکەڵبی ئینشاءالله لە بەرنامەی داهاتوودا باسی سێم بنچینە دەکەین کە چۆنیەتی مامەڵەکردن یان چۆنیەتی پەیوەندیکردن لەگەر خاوەن هێزەکان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.